لا شاری ئەولێر و لە یاریگای باداوە یاریکۆتای خولی شەیدا کۆ بەڕێوە چوو کە لە نێوان تیپی شەید مورادی باداوە ساڕەژی بنە سەڵاو بوو. لە نیوەی یەکەمدا تیپی شەید موراد بە گۆڵێک پێشکەوت، بەڵام لە نیوەی دووەم یاریزانانی تیپی ساڕەژ ئەنجامەکان یەکسان کردەوە، یارەکە گەیشتە لێدانەکان یەکلایکەرەوە. لە خاڵی سزادا توانی سەرکەوتوو بێت و بێتە پاڵەوان. جێگای ئاماژێ لەم خولەدا 59 تیپی میلی هەولێر و دەوروبەری بەشداریان کردبوو کە بە شێوەی دوو شکست لە خولەکە دەچوونە دەرەوە. بەڕاستی فەرقەکە دروست بۆ پاسارە دروست بووینە، هەتا ئێستا شەش یاری کۆتایی لە یاری کۆتایی دۆڕاینە. زۆر دڵخۆشم بەڕاستی ئەوڕۆکە توانیان بۆ یەکەمی جار یاری کۆتایی ناو یاریگای باداوە بەدەست بێنین. ئەوەش بۆ شتاو یاریزانەکان و بەڕاستی ئەلحەمدولیلا لەخوای بەزابی ئەو دەوری 59 فەریق بوو، 59 فەریق سەردەم هەولێر تیپەکانی و دەوروبەری بەشداری تێدا تێتا پاش 5 مانگ تیپیلانی ساڕژ بنە سەڵاو تیپیلانی شەید مورادی بادا گەشتن یاری کۆتایی ئەلحەمدولیلا لەخوای بەزابی لایەنێک لا کەرستا توانی ماسەکەوتن بەدەست بێنێ.